لە سەردەمی حکومڕانی خانمە ئاستینەکەی بەریتانیا مارگرێت تاچەر چەند یاسایەک پەیڕەو دەکرا. یەکێک لەوانە یانەیەکی پیرەمێردمان دروست کرد بۆ تەمەنداران. خبرتم دای کاکەمان پێم نەڵێ لە حەربی عالەمی دووەما چەند کەس کوژراون و ناویان چی بوو. هیچی لە شوێنی خۆی نەماوە. ڕجستەر هەمیشە تیا بووە. ئایا ئەم بیرۆکەیە لە چیوە سەرچاوەی گرت؟ قوربانی وەفاتر تەماو حەیاتر. نەوەڵام شیرین وەکو چی؟ زەخ نەبووت. جوان وەکو چی؟ بنی منجەڵ. ناوی پێنج سیارەی یابانی پێ بڵێ. قشقاڵی لێواڵی کێ خاوەنی هۆنداوەکەیەتی ڕەزا حەمە. بیکەینە گرە ئێکە تۆ ئیزانی بۆچی بەم نەخۆی؟ پێنج ناوی خواردنی کوردیم پێ بڵێ. قورسە بۆتان یارمەتیم بە. ناوی پێنج ئەندامی گروپەکەتانم پێ بڵێ. باوەڕ ناکەم دانیشت بۆ بژمێرێ. من ئەمە لێرە خۆم دروستم کردووە تەڕەسازەکەی گەڵای شێلمەکە لە بازاری هیندیەکان لە دوکانی هیندیەکان هەیە وەپی ئەوترێ ساگ SAAG ساگ گەڵای شێلمە و زۆر جوانیش دەرئەچێت ترخێنەکەی. تەڕەسازەکەم دروست کردووە. ترخێنە خواردنێکی زستانەیە لەبەرەوەی کە ئەو شتانی کە تێی ئەکرێ ئەو کەرەستانی تێی ئەکرێ هەمووی وزە بەخشن وزەیەکی زۆرە بەخشن بەلەش لەبەر ئەوە لە زستان و لە کاتی سەرما و بەفرا ئەخورێت.